گل دنگی هر چهار پارچه کردستان. سەرانی هێژە ئەم کاتتان باش لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل لەگەڵتان بۆ گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ 20 ئابی 2024. کوردیناسیۆنی کەژەکە سەبارەت بە شەیدکردنی ئەندامی ئەنجومەنی فەرماندەیی هەپەگە و هێژاستار و فەرماندەی دەوڵەتی سنووری هێژاستار سەیران چۆماک بە ناسناوی بڕوار دەرسیم لە دوانێکیدا کەژەکە ڕایگەیان کە فەرماندە بڕوار دەرسیم لە 8 ئابی 2024 لە ناوچەی گلداق لە شەڕی دژ بە دوژمنی داگیرکەر شەهید بووە و کەجەکە دەڵێت لە مێژووی خەباتی ئێمەدا مانگی ئاب ئەو مانگەیە کا بە 15 ئابەوە دەستی پێکردووە. ئەم هێڵە بەرخۆدان و بژانەوەیە بە سەرکردایەتی فەرماندە ئاگی دروست بۆ هەزاران قارەمان داستانی قارەمانەتی خۆیانین نووسیوە. هەروەها هەواڵبەروە لە ژیانی شۆڕژگەێڕانی 25 ساڵی خۆیدا بەهای زۆر بە نرخی قوڵقاند لە هێڵی ڕێبەراپۆدا بوو بە گەریلایەکی دڵسۆز و سەرکردایەتی دەکرد. لە درێژەدا کەژەکە ڕای دەگەێنێت دەوڵەتی تورکی فاشیست لە ئیمراڵی دژی دەستکەوتەکانی گەل و ژنانی کورد لە باکوور و باشوور بەردەوامە بە هێرشە جینۆسایدیەکانی دژ بە ڕێبەراپۆ لە کەسایەتی پەدەکەدا خیانەت گەیشتووەتە بەرزترین ئاست. لە بەرامبەر هەموو ئەمانشدا ئەرکی سەرەکیمان بەهێزکردنی خەباتە بە ڕۆحی سەرکەوتن و بژانەوەی 15 ئاب لەسەر هێڵی تۆڵەسەندنەوەی شەهید بەروار. کەژەکە داوای لا ژنانی کورد کرد کە خەبات بۆ ئازادی ژنان لەسەر هێڵەکانی شەهید بەروار و هەموو شەهیدان زیاتر بکەن. ئەندامانی کۆمیتەی چاند و هونەر چالاکی ئشکگیری ئازادیان لە کەمپی پەنابەرانی مەخموور بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد لە ئەستۆگرت جێ ئاماژەیە چالاکی ئشکگیری لە کەمپی پەنابەرانی ڕۆستەم موجودی مەخموور لە 20 تەموزی ساڵی 2023ەوە بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان دەستی پێکردووە و لە ڕۆژی 397 لە گەڵ گروپی 78 بەردەوامە. چالاکانی ئشگیریەکە ئاماژیان بە گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد کرد و جەختیان کردەوە گۆشەگیری سەر ڕێبەراپۆ گەیشتۆتە قۆناغێکی نوێ. گەلی کورد و دۆستەکانیان پێکەوە داوا دەکەن دەست بەجێ گۆشەگیری بشکێنرێت. تجرید دروازی قۆناغێکی نوبیا و گوهریە تجریدێکی گشتی لەسەر جیواکۆ کوردستانی جواکۆ وەلاتپارێز دا ئەسلی خۆدا ئەف تەکوشین بەرامبەری تەجریدê civaka Kurd giştî xestiyan nava li tevgerê. Em ji wek civaka wergehe parçeyek vê civakê me ji salekî xwe derbas kir. Em vi derê wek civak îradeya xwe beyan dikin û dijî vê tecrîdê helwest û têkoşîna xwe bilind dikin. Her wek ku tê zanîn vê civakê ji roja destpêkê heta roja me ya îro têkoşîna xwe bi her şêwe berdewam kiriye li beramberî zulmê, beramberî tecrîdê, beramberî her cure êrişên ser civaka me, welatî me, tevgera me çê dibe. Carek dî ev civak îradeya xwe nîşan daye ku heta ku li beramberî vê tecrîdê ev tecrîd neîşkiyandin ev têkoşîn wê berdewam bike. Dostên gelê Kurdistanê derbasî qûnağekê beramberî tecrîdê hamleyek dane dest pêkirin. Her wisa her ku diçe ev hamle berfireh dibe ve diguhere hamleyekî gerdonî. Çawa ku salên derbasbûyê li Rojhilatê Kurdistan bi şiara jin jiyan azadî pêşengtiya jina Kurd da îro veguheriya têkoşînek şoreşekê nû ya gerdonî. Her wisa roja ku em tê de jiyan dikin da li welatekî wek Hindistan Asya navîn îro piraniya şêmiyên wê ya cîhanê hemû devletên cîhanê zêdetir e îro vê şiarê deng dide jin jiyan azadî têkoşîn bilind dibe. Nirxê civaka me ya herî pîroz
ئەنجومەنی کۆنگرەی ستار دەربارەی دەستڕێژیکردن و کوشتنی ژنە دکتۆرێک لە هیندستان و تێکۆشانی ژنانی هیندستان لە دژی کوشتنی ژنان ڕاگەیاندراوێکی نووسراوی بڵاو کردەوە و عەقڵیەتی پیاوسالاری شەرمەزار کرد و جەختی کردەوە بە عەقڵەتی ڕەگەزپەرستیەوە ئازادی ژنان لەناو دەبن و پەرا بە کۆیلایەتی دەدەن. کوشار و زۆرداری پیاوسالاری دەسەڵاتداری تەنها لەسەر جەستەی ژن نییە، هەوکات هێرشە بۆ سەر هەبوونی تەواوەتی ژنیش. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەدا هێرشی سەر ژنە دکتۆرەکەی هیندستان شەرمەزار دەکرێت و جەخت دەکرێتەوە. پشتگیری خۆمان لە ژنانی هیندستان و هەموو ژنانی جیهان دەکەین کە بۆ ئازادی خۆیان تێکۆشان دەکەن. بەو هێز و ئەزمونەی هەمانە هەتا کۆتایی لا دژی دەسەڵاتداری پیاوسالاری تێکۆشانمان هاوبەش دەکەین. جەنگاوەرانی ئەنگین سنجەر لە بزوتنەوەی یەکگرتووی شۆڕشگیری گەلان هەبەدەها لە بەیاننامەیەکدا ڕایانگەیان شانزەی ئاب کارگەیەکی دروستکردنی پالێت و کارگەیەکی داربڕینیان لە ناوچەی نیلوفەر سووتاندووە. هەروەها لە حەفەی ئاب لە شاری یەنی شەهر کارگەیەکی دارتاشیان سووتاندووە. کارگەکان لە ئەنجامی هەردوو چالاکیەکەدا زیانێکی زۆریان بەرکەوتووە و یەکینەکان بە سەلامەتی گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان. لەلایەکی تریشەوە دەستپێشخەری ڕۆڵەکانی ئاگر ڕایانگەیان لە 4 شار ئاگریان لە بەلەمێک پاسێک و 3 کارگە بەرداوە. دەستپێشخەریەکە لە ڕاگەیاندراوێکدا ڕایگەیان کە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە ئەنتالیا، ساکاریا، کاستامۆنۆ و مانیسا لە لایەن ئەوانەوە ئەنجام درراوە. ئاماژیان بەوەشدا لە سیدەی کاستامۆنۆ بەلەمێک و پاسێکی گەشتیارانی سەر بە فاشیستەکانیان ئاگرتێ بەرداوە و هەروەها لە شاری ئاڵاشێهری مانیسا کارگەیەکی بەرهەمهێنانی شەربەتی ترێل لەلایەن تیمەکانیانەوە سووتێنراوە. لە ئەنتالیاش کارگەیەکی بەرهەمهێنانی پێویستی مادەی ڕسایکلین سووتێنراوە و لە شاری ساکاریا کارگەیەکی دروستکردنی جل هەڵواسین سووتێنراوە. ژمارەی نوێی گۆڤاری کۆمەڵەی ژنانی گەنج کەژەجە کرایە دیاری ئەندامی کۆمیتەی گەنجانی پەکەکە و ئەندامی کۆردیناسیۆنی کەژەکە شەهید بێشەنگ و ئەندامی دەستەی بەڕێوەبەری کەژەکە شەهید سارا هۆگر. گۆڤارەکە بە ناونیشانی وەک سارا و بێشەنگ تێدەکۆشین لەگەڵ ڕێبەراپۆ یەک دەگرین لەسەر ژیان و تێکۆشانی هەردوو ئەو ژنە شەروانە ڕادەوەستێت. گۆڤارەکە بانووسینی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان شەهیدانی تێکۆشانمان خاوەنی ڕاستەقینەی پێشکەوتنن دەست پێ دەکات. هەروەها وتاری ئەندامی کۆردیناسیۆنی کەژەکە دەمدوغۆ بە ناونیشانی بە دوای ڕێچکەی پێشنگانی ژنانی گەنجی تێکۆشەری کوردستان شەهید بێشەنگ و شەهید سارا. هەروەها نووسینی لێگەڕین ئارتما بە ناونیشانی سەرهەڵدان بەرامبەر دوژمن بەرخۆدان و گەیشتن بە حەقیقان لە خۆ دەگرێت. هەروەها لە بەشی کورمانجی گۆڤارەکەدا نووسینەکان دەربارەی شەهید و تێکۆشان و بوێری جێدەگرن. لە بەشی سۆرانیدا نووسینی زمناکەوە باڵام بۆ دەخوێنرێتەوە. ئەم ژمارە تایبەتەی گۆڤارەکە وردەکاریەکان دەربارەی تێکۆشانی شەهید بێشەنگ بروسک و شەهید سارا هۆگر ڕەحا دەخاتە پێشچاو. هەروەها سند و ڕاگررتنی میراتی ئەوان بە ئامانج دەگرێت. جارێکی دیکە دەوڵەتی تورک با فڕۆکەی بێفڕۆکەوان بردومانی شارباژێر و باڵکایەتی دەکات. تا ئێستا زیانەکان نەزاندراون. حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم و عێراقیش بێدەنگیان هەڵبژاردووە. جێی ئاماژەیە دەوڵەتی داگیرکەری تورک ڕۆژانە بەردەوامە لە بردومانکردنی ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان بە هۆشیانەوە تەنها لە دوومانگی ڕابردوودا زیاتر لە 68,000 دۆنم لە دارستان و پاوانی هەرسێ پارێزگەکەی هەرێمی کوردستان سوتاوە. وێڕای ئەوەش بەهۆی هێرشەکان دەوڵەتی تورکەوە تەنها لەم ساڵدا 14 هاوڵاتی مەدەنی شەهید و 11 دیکەش بریندار بوون. حکوومەتی عێراق و هەروەها حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستانیش ڕۆژانە قوربانی هاوڵاتیان و سووتانی سروشتی کوردستان دەبینن. بەڵام خۆیان کەڕوولاڵ کردو و فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق لە جێی ئەوەی هەڵویست لە دژی ئەو کردەوانە بنوێنێت ڕێککەوتن لەگەڵ داگیرکەران ئەنجام دەدات و داگیرکەران دەکاتە فەرمی و یاسایی. هەروەها بە گوێرەی زانیاریەکانی ڕۆژ نیوز فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک شارەدەی مانگیشکی سەر شاری دهۆکیان لە باشووری کوردستان بردومان کردووە. ئەو شوێنەی بردومان کراوە نزیکەی 30 کیلومتر لە ناوەندی شاری دهۆک دوورە. دەربارەی زیانەکانی بردومانەکە زانیاری ڕوون بەردەست نییە. سەرچاوە خۆجێیەکان ئاشکرایان کردووە لە ئەنجامی بردومانەکە ئاگر لە هەرێمەکە کەوتووەتەوە و ڕاگەیاندراوە هاوڵاتیان هەوڵیان داوە ئاگرەکە بگوژێنەوە، بەڵام هێشتا ئاگرەکە کۆنتڕۆڵ نەکراوە.
بە بۆنەی چلەی شەهیدبوونی ئەندامی چرا FM مراد میرزا لە بەردەم ماڵەکەی لە شنگال خەیمەی سەرخۆشی دانرا. پاش قبولکردنی سەرخۆشی هەباتکارانی چاپەمەنی ئازادی شنگال چوونە سەر گۆڕی مراد میرزا و گوڵیان لەسەر گۆڕەکەی دانا. جێیاماژەیە دەوڵەتی داگیرکەری تورک لە 8 تەمووز ئۆتۆمۆبیلێکی ڕاگەاندنی ئازادی چرای FM چرا TV و چرا FMی کردا ئامانج. بەهۆیەوە پامنێری چرا TV مدیا حسین کەماڵ، پامنێری چرا FM مراد میرزا برایم لەگەڵ خەباتکاری چاپەمەنی ئازادی خەلەف خدر بریندار بوون. مراد میرزا باهۆی برینەکانیەوە هەمان ڕۆژ برایە نەخۆشخانەی مووسڵ و لە درنگانی شەوی 11 تەمووز لا نەخۆشخانە شەهید بوو. نوێنەرایەتی نەتەوەی گرتوەکان لە عێراق ناسراو بە یونامی سەبارەت بە خراپی دۆخی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بوونە قوربانی کارمەندەکانی ڕێکخراوە مرۆیەکان ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە. لە ڕاگەیاندراوەکەدا جەخت دەکاتەوە بەداخەوە ساڵی 2023 کوشندەترین ساڵ بووە بۆ کارمەندانی مرۆی. پێشبینی دەکرێت ئەم ساڵ لەوەش خراپتر بێت. ئاماژە بەوەت کراوە هیچ ڕێز لە یاسای مرۆڤە نێودەوڵەتیەکان ناگیرێت و لەژەر پێدەخرێت. ئێستا زیاتر لە جاران درڕندەیەکان تۆمار دەکرێن. هێندێک جار تاوانباران بە شانازیەوە تاوان ئەنجام دەدەن. ئەماش کەسێکی مرۆڤایەتیە. هەروەها ئەوە خراوەتە ڕوو لە غەزە زۆرترین ژمارەی کارمەندانی نەتەوەی گرتوەکان کوژراون لەم ساڵدا شان بەشانی زیاتر لە 40,000 هاوڵاتی فەلەستینی 207 کارمەندی ڕێکخراوە مرۆڤیەکان کوژراون. لە کۆتاییدا تاوان لە لایەنە شەڕکەرەکان کردووە هێرشەکان دژی کارمەندانی مرۆڤی و هەموو خەڵکی مەدەنی ڕابگرن لێپرسینەوە لەو کەسانە بکەن کە یاسا نێودەوڵەتیەکانیان پێشێل کردووە. ناوەندی تۆمارکردنی پێشلکاریەکان ڕایگەیاند چەتەکانی جێیشلوەتەنی سەرباز سوپای داگیرکەری تورک 6 کەسیان لە عەفرین و ئازاز ڕفاندووە. هەروەها زانراوە چەتەکانی ئەلحەمزات لە نزیک گوندی فەقیرەی جندریسە و گوندی زارای شارۆچکەی بلبلە هەزاران داریان سوتاندووە. لە لایەکی تریشەوە میدیاکانی ڕۆژاوای کوردستان بڵاویان کردوێتەوە کەمێک پێش ئێستا بەهۆی تۆپباران و بردومانی دەوڵەتی تورک و چەتەکانیەوە لە گوندی بینا لە شارۆچکەی شیراوای سەر بە کانتۆنی عەفرین 4 کەس بریندار بوون. ئاماژیان بەوەش داوە لە ئێستادا تۆپبارانەکان بەردەوامە و زیانی مادی زۆر بە مڵک و ماڵی هاوڵاتیان گەیشتووە. ڕێکخراوی مافەکانی مرۆڤی ئێران بڵاوی کردەوە ئەمڕۆ بە تۆمەتی جۆراوجۆر لە زیندەکانی یەزد و عادڵابادی ئێران 8 زیندانی لە سێدارە دراون. دەڵێن سیان لەو زیندانی کراوانە بەلوچن و دوانیشیان خەڵکی ئەفغانستان. جێ ئاماژەیە لە سەرەتای ئەمساڵەوە دەیان کەس لە زیندانەکانی ئێراندا لە سێدارە دراون. باستەدانی دیکەش سزای لە سێدارە دانیان بەسەردا سەپێنراوە کە زۆرینەیان بە تۆمەتی سیاسی و سناریۆی هەڵبەسراوەوە سزا دراون. دەستگای هەواڵگری و ئەمنیەکانی ئەمریکا ڕایگەیاند کۆماری ئیسلامی ئێران ماڵپەڕی ئلکترۆنی هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی دۆناڵد ترامپی هاک کردووە. لە ڕاگەیاندراوێکی هاوبەشدا هەریەکە لە دەستگای هەواڵگری ئەمریکا، دەستگای لێکۆڵینەوەی فیدراڵی ئەمریکا و دەستگای ئاسایشی ئلکترۆنی ئەمریکا ڕایگەیاندووە کۆماری ئیسلامی ئێران هەستاوە بە هاککردنی ماڵپەڕی ئلکترۆنی هەڵمەتەکانی هەڵبژاردننی دۆناڵد ترامپ و بڵاوکردنەوەی چەند بەڵگەنامە و نهێنیەک. با گوێرەی ڕاگەیاندراوەکە کۆماری ئیسلامی ئێران بەنیاز بووە لەو ڕێگەیەوە کاریگەری لەسەر هەڵبژاردنەکانی ئەمساڵی سەرۆکایەتی ئەمریکا دروست بکە. هەروەها ئاماژە بۆ کراوە ئێران هەوڵی دزینی زانیاریەکان و بڵاوکردنەوەی بەشێک لەو دایکومنتانەی داوە بەوەش ویستویەتی کاریگەری لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا دروست بکات.